سڵاوتان لێبێت هونەرمەندان و ڕۆشنبیران لە چالاکیەکانیان بەردەوامن ئێمەش لەم ئەڵقەنوێیی کۆواردا کۆمەڵێک هەواڵی ئەوان و بەرهەمەکانیانمان بۆ ئامادەکردوون با پێکەوە تەماشایان بکەین. کتێبی بارزان مایکرۆمۆدێلی کیانێکی سەربەخۆ لە هەولێر بڵاوکرایەوە. ئەم کتێبە لەلایەن بەدر ئیسماعیلەوە نووسراوە و باس لە کیان و بزافی بارزان دەکات. ئەم کتابەی من تەحلیلی مێژووی بارزانە بە شێوەیەکی تر لە ڕوانگەیەکی تر شرۆڤەی مێژووی بارزانم کردووە بەو شێوەیە کە تا ئێستا مێژووی بارزان یا بزاوی بارزان بە شێوەیەکی بە شێوەیەکی چیرۆک باز دەکرا ئەوەی کە ڕووی دەدا هەر ئەوە دەهاتە سەر کاغاز و لەوە خەڵک ئاگادار دەکرایەوە. من مێژووی بارزانم شرۆڤە کردووە و ئەو نهێنیانەی پاش ئەم مێژووەم خستۆتە بەردیدی خەڵک و ئەوەم ڕوون کردوتەوە کە بزاوی بارزان تەنها بزاوێکی سیاسی صرف نەبووە و تەنیا ڕاپەڕینێکی چەکداری نەبووە بەلکو بناغەی بنیاتنانی گەلێکی نوێ بووە لەسەر سێ چەمکی نەتەوە ئاین ئازادی کە ئەو سێ چەمکە وەکو ئیدۆلۆژی بەرەو پێش بردننی ئامانجەکانی گەلی بارزان بووە. هەروەها من ئەوەم ڕوون کردوتەوە کە بارزان بەخۆی یەکەیەکی نەتەوەیی جوگرافی بووە و ئامانجی دامەزراندنی گەلێکی نوێ بووە لەسەر بنەڕەتی ڕەتکردنەوەی زۆرداری و چەوسانەوە و هەروەها بەردەبازێک بووە بۆ تێپەڕاندنی قۆناغی ژێردەستەیی و دەرەبەگایەتی کۆتاییەکانی سەدەی 19 و هەروەها بزاوێکی نەتەوەخوازی مۆدرن بووە لە دەستپێکی سەدەی 20 بەسەرەوە. دوو گۆرانیبێژی کوردی باکووری کوردستان بە شێوەزاری زازایی ئەلبومێکیان بڵاو کردەوە و کۆنسێرتێکیان لە شاری بەرلینی پایتەختی ئەڵمانیا ئەنجامدا. لاوکا واجمه زون خود شانکا خسی بیکیمه زون خود چروکا خسی بیکیمه نو زون زاف قدرگرانو زون زاف کانو belki hazar 10,000 ser nera verno zombiyo no tezi niyo yani ev gore linguistika yani ev zon zanoka ki van ju mordem ki zon anarın xesibi kiro no kan gama xesibi kino ortera 1050 ser derbaz beni yani nika mesela medrutbir kurmancı xesi kendine no kurmancı hatani berona seviya açak ortera 1050 ser derbaz beni iman ka mana 1050 ser ne na 10,000 ser ma se vicdan ma kabul nikan ma bina hard kimi ma wazin mike hep zonu xo hep kültürü xo hep kamiya xo ma kurdimi ma kermancimi zonu ma ki kermançkiyo لاوی که مایکیسه ما قزلباشی می çünkü qey heneno qey zere mazaf veşayo tarix ma de zaf kişten ama esta zaf ma qır kerdime koke ma ardo yani ma raver ma dersim debime dersim pero hin kert ke vitro kert vla qome ijay taşi varto taş yani gım taşi xonas taşi Erzincan ebine ruşnay hete Türka ruşnay Giresun ruşnay Trabzon ruşnay her ca Samsun şarma pero asimile kert yani ma da rünne verda
پرۆژەیەکی هونەریدا یادگاریەکانی دانیشتوانی قەڵای هەولێر دووبارە زیندوو دەکرێتەوە. ئەم پرۆژە هونەریە لەلایەن شێوەکار هێمن حەمیدەوە ڕێکخراوە و لەلایەن دانیشتوانی کۆنی قەڵای هەولێرەوە دووبارە قەڵا و نەخشەی ماڵەکان دەکێشرێتەوە. پرۆژەکە لە ناوچەی قەڵای نوێ ئەنجامدرا. بەڕاستی پرۆژەکە دەربارەی بیرەوەریەکانی ئەو خەڵکەیە کە لە قەڵاژیاون، چونکە ئەوەی کە ماوەتەوە بۆ ئەوان تەنها بیرەوەریە، اینجا ئەو بیرەوەریانە ئەوەی لە بیرەوەری خۆیان ماوەتەوە، ئەوەی تریش وەکو دیکۆمەنت لایان ماوەتەوە. من ئیشم لەسەر هەردووچیان کردووە. بەشێکیان ئەوەیە کە ئەوان دێن لێرە لەم با بڵێن لەم هۆڵە مناڵان بەشدار دەبن لە دروستکردنی قەڵایەک لەسەر باڵێن لەسەر ئەساسی جێڕانەوەی گەورەکان، یان خۆیان کۆڵانەکانی قەڵات چۆن بووە، چەند کۆڵانی تیا بووە، قەڵایەکە دروست دەکرێت، قەڵایەکی بەقوڕ. ئەوەی تر باڵێن یەک تابلۆی گەورەیە، گەورەکان ئەوانەی باڵێن باوکەکان زیاتر ڕسمی ماڵەکان دروست دەکەن، یعنی ڕسمی ئەو خانووی کە تێیدا ژیاوە. من بەڕاستی بە خۆشحاڵیەوە گۆتەی ئەڵمانی هاوکاری زۆری ئەو پرۆژەی کردین و شێک و عەباس کە هونەرمەندێکە لە شاری سلێمانی، ئەویش لەسەر ئەم نەسوورەکەی ئیشی کردووە، ئیشێکە هەردووکمان لەسەر مەسەلەی بیرەوەریە. یادەوەریەکانی ما بەڕاستی زۆر بە باشی زیندی بۆ لەگەر ئەو بیرۆکەی کاکێ منی زۆر شت هەیە ئینسان بە مروری زەمن لە بیر دەکاتن، بەڵام ئەگەر بخرێتە پرۆژە هەرگیز لە بیر ناکەی، وەکو تاریخ وەکو ئەوە قەت لە بیر ناکەی ئەم شتانە، بەس وەکو پرۆژە. بەڵام ئەگەر هەر هیچ پرۆژەک نەبیتن، هیچ هەنگاوەک نەبی لە بۆ تاریخی با و باپیر و ژیانی خۆمان و ژیانی کوردەواری لەبیر دەکرێت ئەو شتانە. ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 4 ئێوارە لە ئەکادیمیای کوردی کۆڕێک بۆ فەرهاد عەونی سازکرا. لە کۆڕەکەدا کتێبی دیوانی عەونی بەرگی دووهەم وەکو دیاریەک پێشکەش بە ئامادەبوان کرا. کتێبی دیوانی عەونی بەرگی دووەم بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە ڕۆشنبیران و نووسەران بەڕێوەچوو کە لەلایەن فەرهاد عەونیەوە ئیمزا لەسەر کتێبەکە کرا. ئەوەی کە وڕووکرا بەرگی دووەمی دیوانی عەونی بوو کە پاش دیتنەوەی ئەو شعرانی کە کاتی خۆی لە سیەکان و چلەکانی سەدەی ڕابردوو لە گۆڤار و ڕۆژنامە کوردەکاندا بڵاوی کردوتەوە، چ لە دەرەوەی عێراق و چ لە ناوەی کوردستان، ئەوە هەمومان لە دووتۆی ئەو کتێبەدا دابەش کرد. لەڕاستیدا مەسەلەی دیوانی عەونی چیرۆکێکە کە بە درێژی ئەمڕۆ لەو کوڕەدا باسم کرد کە چەند جارێک گون بووە بەهۆی ئەوەیەوە کە عەونی چەند جارێک گیراوە، چەند جارێک حەبس کراوە، چەند جارێکی ماڵی تاڕان کراوە سوتاوە. هەموو هۆکاری ئەو بوون کە دیوانەکەی سەرتاسێ تێبچی بەرام بە هەوڵ و کۆششی ئێمە وەکو خێزان وەکو برایان توانیمان بەشێک لەو دیوانە جارێکی دیکە بە دنیای گەشی ئەدەبی کوردیدا بەرپا بکەین کە بۆ هۆکاری ئەوەی کە تاڕادەیەکی زۆر ئێستا زیاتر خەڵک ئاشنای شعرەکانی عەونینە و ماعەدای ئەوەش وەکو دەڕێ ئەو سیدەی کە لە گەڕی بوو دەنجی بەو شعری عەونینە کە گۆرانی بێژە بەناوبانگەکانی کوردستان و ئیکۆیە ئەو گۆرانیانەی عەونیان چڕیوە. لە کۆلێژی هونەری زانکۆی سەلاحەدین بەشی سینەما دەرهێنەری ئوسترالی ئالێس مادۆڵ
فیلمە دۆکیومنتەریەکانی نمایش کرد لەگەڵ قوتابیان و میوانان گفتوگۆیان لەبارەوە کرا. The College of Fine Arts kindly invited me to run a seminar here about کۆلێژی هونەرە جوانەکان بانکێشتی کردم بۆ ئەنجامدانی سیمینارێک لێرە دەربارەی کارەکانم لە بواری فیلمی دۆکیومنتاری. ئەمڕۆ ژمارەیەک لە کارە جیاوازەکانم نمایش کرد و هەندێک لەبارەی شێوازی خۆم سەبارەت بە بابەتە جیاوازەکان دوام. دوهەمین بەشی یەکێک لە دوهەمین فیلمەکانیشم پێشاندا کە لەبارەی ماڵەکانی منداڵ و دایکانی ئیرلەندا بوو. مەبەست لێیان ئەو شوێنانەیە کە کەنیسەی کەسۆلیکی بەڕێوەی دەبردن و تیاندا ئەو خانمانەی هاوسەرگیریان نەکرد بوو کۆرپەکانیان لەدایک دەبوون و منداڵەکانیان دواتر لیان جیا دەکرانەوە. هەر بۆیە ئەمە بابەتێکی پڕ شەرمەزاری و قورسە، هەروەها لەبارەی ئازار و زیندومانەوەیە. پێم وایە ئەمەش کاردانەوەیەکی باشی لە ناو قوتابیان و ستافی ئێرە لێکەوتەوە سەبارەت بە چۆنێتی نزیکبوونەوە لە بابەتەکە و باسکردنی ئازارەکان. کاتێک باس لە ئافرەت دەکرێت ڕاستەوخۆ بیر لە مەهرەبانی و جوانی دەکرێتەوە، بەڵام هەندێک جار ڕووداوی ناخۆش و دڵتەزێن لە ڕۆژگاردا بەسەر ئافرەت دێت کە هەر یەکەمان لە جێگەی خۆیەوە ناڕەزایەتی خۆی بەرامبەر ئەو ڕووداوانە دەردەبڕێت. شانۆگەری ئافرەت لە دۆزەخدا باس لەو نەهامەتیانە دەکات کە تووشی ئافرەت بوون. هیوا سوعاد دەرهێنەری شانۆگەریەکەی و ئێستا لە پرۆڤەدان. شانۆگەریەکە لەلایەن 5 ئافرەتەوە ڕۆڵ دەبینرێت و هەر یەکەشیان چیرۆکی کەسێک بەرجەستە دەکەن. ئەم شانۆگەری باس لە 5 کەسایەتی دەکات کە کەسایەتی واقعین لە ژیانی ڕۆژانەماندا بینیمانە یاخود بیستمانە. ڕووداوەکانیش زۆر دوور نین، هەر لەو 20 ساڵی دواییدا ڕوویداوە. ئیتر کەسایەتەکان بریتین لە کەسایەتی کریستیانی، موسڵمان، عەرەب، کورد، ئەڵمانی. 5 کەسایەتیمان کۆ کردەوە، 5 چیرۆکی واقعیمان کۆ کردوێتەوە لە بۆتەی ئەو شانۆگەریەدا بەرجەستەمان کردووە و ئەمانە کارەساتن. ئێمە لە ڕێگای ئەو کارەساتانەوە دەمانوێت پەیامێک بگەێنین کە مرۆڤ کە دڕندە دەبێت کارەساتی گەورە بەسەر مرۆڤایەتی دێنێ. ئەوە نە ئاینە و نە دابوونەریتە کە وا لە مرۆڤ دەکات تووشی ئەو دەردەسەریانە بێت، بەڵکو دڕندەی مرۆڤە بۆ ئەوەی بوونی خۆی و ویستەکانی خۆی و تەماحیەکانی خۆی بسەپێنێت ئەم کارەساتانە دروست دەکات. ئاین و دابوونەریت و هەموو دەوروبەرەکەی خۆی بۆ ئەم شێوازە یاخود ئەو شێوە کارەساتانە بەرجەستە دەکات و دابینی دەکات. من بێ ئابڕوو نیم، من بێ نامۆز نیم. تۆ هیچت نەکردووە؟ بێشەرە! ئەو پیاوە کێ بوو لە ماڵی تۆدا؟ بێشەرە! باسی منداڵەکان مەکە! لە دووڕۆوە ئەم چیرۆکەمان بەو شێوەیە داڕشت و هەڵبژارد. یەک کە ئافرەت لە کۆمەلگای ئێمە زۆر چەمساوەیە، زۆر غەدری لێ دەکرێت و ئەو پیرۆزەی کە ئافرەت هەیتی، ئەو جوانی کە ئافرەت هەیتی
لە ناو ئەو کۆمەلگایەدا یاخود لە سەرجەم وڵاتان یاخود لە ناو زۆربەی نەتەوەکان ئەو بوونەوەرە جوانە یاخود ئەو مرۆڤ ناسکە ئاوا بە ناسچی و بە پیرۆزی سەیری ناکرێ و غەدری لێ دەکرێت. لە ڕووی دومیش 5 ئافرەت لەسەر مەسرح یاخود لەسەر شانۆ جوانی دەبەخشن. هەرێت تەواوکەری بیرۆکەی خۆمانە ئەو جوانەیە کە لەسەر تەختەی شانۆ هەیە ئەوە بەرجەستە دەکات کە ئافرەت ڕووەکی جوانی ئەو گۆی زەویەیە دەبێت بیپارێزین دەبێت وەکو خۆی سەیری بکرێتن. شان خربنە بێدەنگ بە باوالی نەزانێ دەنا بۆ خۆی دەیبات هەڵ لێرە لە خۆمانی مارە دەکەین بەخوا من خۆم پێ ناگیرێت یەکەم جار لە منی مارە ئەو سەحرەی شانۆ هەیتی ئەو پیرۆزەی شانۆ هەیتی دەتوانێت زۆر کاریگەری هەبێ بەسەر بینەردا لە وەکو قوتابخانەیەکە دەتوانێت جوانترین وێنەی تێدا بگوترێتەوە ئاراستە بکرێتن. ئەگەر شانۆ بە شێوەیەکی دروست و تەندروست پەیامی خۆی بجێڕێ یاخود کاری لەسەر بکرێ دەتوانێت لە زۆر ڕێەوە کاریگەری هەبی بەسەر مرۆڤایەتی. کە دەنگی تەکبیر دەهات دەمزانی چەندین منداڵ بێ باوکم دەواڵەوە دانیشتم. من وەکو بەشداربووی ئەم شانۆگەریە ڕۆڵی کچێکە بینم لە کچەکانی شنگال و کۆجووە کە دیلی دەستی داعش بۆ تەحەدا لەسەر کراوە ئەمەوێت ناڕەزایەتی خۆمان لە شەڕ دەربڕین. ئێمە هەر هەموو زۆربەی و کارەساتانە کە بەسەرمان دێت لە هەر سنوور و ناوچەیە کە بێت شەڕی تێدا بووە ئەو کارەساتە کە دێت هۆکارەکەیشی دێتەوە سەر کچان و سەر ژنەکانمان یعنی وای لێ دێت خەسارەکە زۆرتر لەسەر کچ و ژنە. ئەمە وا بڵێم کە ئەگەر شەڕێکیش هەیە لە ناوچەیەکە ئەگەر ناخۆشیەکە لە ناوچەیەکە نەهێنینەوە سەر ژن و سەر کچەکانمان. لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆجیا و بەرەو پێشچوونی کۆمەڵگا هونەرمەندانیش ستایلی جیاواز و تەکنیکی جیاواز بەکاردەهێنن تاوەکو کارە هونەریەکانیان لەگەڵ پێشکەوتنی مرۆڤایەتی بگونجێت و بتوانن لە ڕێگەی بەکارهێنانی تەکنیکی جیاوازەوە بیرۆکەکانیان باشتر بگەێنن. سیروان شاکر شێوەکارێکی شاری دوهۆکەوە بۆ دەناسرێتەوە کە لە کارکردندا تەکنیکی جیاواز بەکاردەهێنێت. مامۆستای هونەری me li Zankoyê Peymangeê her wesa yani mamostay proje bu mawakê dirêj 15 sala me projeyê day texerrucê qutab û gel hindê jî gelek pêşangeh min divekirî nizîkî berî çend rojeka pêşangeha min bîstê bû ya kesayetiya şexsî û pitir heştê pişikdariya min kirî seranserî yani şêmbêjin cîhanê الفيري والعراق واوروبا وامريكا. دوسێ جۆرە دوسێ ستایلا ez بوریم ستایل دەستپێکی ئێکی ما گوتی سەر ڤۆڵاتیە مەشهورکردیان فەضاء معرضە مایا ئێکێ بنۆڤێ الفضاء الخارج للطبيعة بوو ئەسمانێ سروشتێش دەربە و پشتێنگی هەتا گەشتە قوناغێ تەخیری هەندێک سەر
فلکلۆری کوردی مەشهور کرد تایبەت سەرخانیت کەڤن و جێت ماوەکی و vê dîmayek pêşenge ser sikil û painting wekî ew dijin peyker û nîgormetêk helkir yanî ku wekî tiştekî baris çêkeyn û barabtirê ser ew jî serfadayê kevin yanî valatiye û hindek jî ser şkeftê me çêkira û şkefta me çoristîn me ser hindeyê kar kirin. هنري شوكري براستي يعني نا اني قورا وكي ام تيجاشتين يعني ان مجرد رسمكي تشيكين او دربرينش وجدان مرواتيت كتكو باعتبار عندك جوران دجين نا دربرينه جي بلكو ايحاءات مجرد هستك بيدود بتدوي دميدا لازم بتدارا جاندن وبرندي ام حساب كاين او وينت وجداني نتينا درس كرنا وجداني جهانك اشوبيدا وقت تينت نافواقعیدا و كأنه تشتكي غريبة بو بيناري برهند ام حس كان جالك جوروان بينر يعني بيتا هاريكار قال ماكو كبالما آوا كتجبر همي وكي داهينان جيت بيجيت بينر مكملة كبالايا لە دوا بڕگەماندا باس لە کتێبێک دەکەین شاعران و نووسەران لە ڕێگەی دەقەکانیانەوە جگە لە دەربڕینی هەستی خۆیان هەوڵی پاراستنی زمانی کوردی و کولتوری نەتەوەکەیان دەدەن هەندێک جار مێژوو بە شەعر دەنووسنەوە شەهلا دەباخی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و بەم دواییانە لە ڕێگەی کتێبی شاتووەوە دەیەوێت پێشمەرگایەتی لە نووسینەکانیدا بەرجەستە بکات. لە ساڵی 1991ەوە هاوینی 91 لە سوید دەژیم ئەو ماوەیە کە لە سوید بووم خەریکی کارکردن و دەرس خوێندن بووم دەرسەکەم زیاتر دەرسەکەم لە بواری ئەدەبی بوو بە ڕوانگەی جەندەرەوە علاقەیەکی زۆرم بە ئەدەبیات هەیە بەگشتی و بە تایبەت پێم خۆشە لەسەر ئەدەبیاتی کوردی کارێ بکەم. ئێستا دوای ماوەیەکی زۆر نووسین و کاری نووسین و خوێندنەوە ئەم ساڵ دوو کتێبم چاپ کراوە کتێبی یەکەمیان سێبەرەکانی دەقا ئەمە چاردە شیکردنەوە و ئانالیزی چاردە دەقی ئەدەبی شێعر لە خۆی دەگرێ ناڵەی جودایی سازی ناساز شێعر لە شاعیرانی سەردەم و چەند چیرۆک لە چیرۆک نووسانی سەردەم. ئەلبەتە وەش بڵم کە جڵدی دووەمی سێبەرەکانی دەقیش قەرارە ساڵی داهاتوو بێتە دەرێ چەند دەقیتر کە ئانالیز کراون و شیکراونەتەوە چەند وێنە و دەق ئەوانیش لە جڵدی دووهەمی سێبەرەکانی دەق بە نێوی وێنە و دەق دێنە دەرێ. ئەو پاییزەش شاتوو چاپ کرا شاتوو لە ڕاستیدا پەخشانەیادە هەم بیرەوەرین و هەمیش دەقی ئەدەبین ئەوەی کە بە فارسێکە پێی دەڵێن جەریانی سەیالە زێهن ڕاستیدا مێشک وەکو شەپۆلێک دەدا لە ڕابردوو ڕادەگەڕێتەوە ئێستا لە ئێستا ڕادەگەڕێتەوە ڕابردوو و بیرەوەریەکان دێن و دەڕۆن بەڵام ئەمن زیاتر هەوڵم داوەکە وەکو دەقی ئەدەبی ئەو بیرەوەریانە باس بکەم. شاتوو
سێ بەشە بەشی ئەوڵی بیرەوەریەکانی منداڵیم تا ئەو دەمەی کە دەچینە شاخ کە تەمەنم 19 ساڵ بوو. بەشی دووەمیان بیرەوەریەکانی کابولە کە من 2 ساڵیش لە ئەفغانستان زیندگیم کردو لە کابول. بەشی سێومیش تەنیا دەقی ئەدەبین. لە کتێبی جڵدی دووەمی وێنە و دەقدا دەرواقع وێنەکانی کۆماری کوردستانم ئانالیز کردو کە ئەو وێنانە باسی ئەوەی دەکەن کە کۆماری کوردستان کۆمارێکی نەتەوەیی بووە. لە هەردوو کتێبدا ڕنگدانەوەیەکی زۆر لە ئەو کارەساتانەی کە ڕوویانداوە بەسەر کووردا، ئەنفال، شیمیایی، کوشتاری کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدەست جمهوری ئیسلامی، شەڕی داعش، دوایەکانە ڕەفراندۆم، کەرکووک، کارەساتی کەرکووک، هەمووی ئەوانە دەو دەقانەدا خۆیان نیشانداوە.